مشك صافي يا خاطر وراني يا شميم أزمي سرجنا راني مشك صافي يا خاطر وراني بەهۆی جوانی سروشت و کەش و هەوای ناوچەکانی هەرێمی کوردستان و زۆری سەرچاوەی کانی و ئاو و باری کەش و هەوا و دڵڕفێنی و جوانی سروشتی کوردستان وای کردووە زۆر جار شوێنێکی ببێتە هاوینە هەوارێکی جوان و قەشەنگ بۆ بەسەربردنی کاتی خۆشی دانیشتوانی ناوچەکە. بێگومان سەرچناریش وەک شوێنێکی دڵڕفێن و جوان و سەرنجڕاکێش و زۆری دار و درەخت و باخی جوانی بۆتە هۆکارێک کە لە سەرەتای دروستبوونی شاری سلێمانیەوە ببێتە خاوەنی پێگەی خۆی و دانیشتوانی شاری سلێمانی هەمیشە بۆ پشۆکانی خۆیان ڕووی تێبکەن. هاوینە هەواری سەرچنار یەکێکە لە شوێنە گەشتیارەکانی شاری سلێمانی. ئەم شوێنە گەشتیارە دڵڕفێنە کە بە 5 کیلۆمەتر دووری دەکەوێتە بەشی خۆرئاوەی شاری سلێمانی. ئەم شوێنە هەر لە سەرەتای دروستبوونی شاری سلێمانیەوە بۆتە جێگەیەکی سەرنجڕاکێشی دانیشتوانی شار و بۆتە شوێنێک بۆ پشودانی هاوڵاتیان و بۆ بەسەربردنی کاتە خۆشەکانیان لەم جێگایەدا. سەرچنار خۆی لە ئەساسە سەیرانگای سلێمانی بوو. لە ساڵی 1925 بۆ 1930 تۆفیق قەزاز کڕی بە پارەی ڕەشادی لیرەی ڕەشادی ئەو کاتە لە ئافرەتێکی کڕی. ئافرەتەکە بوو خۆی خاوەن مەڵکەکە نەبوو ئەساسەن وەرەسە بۆی مابوو لە باوکیەوە. یەکێک بوو لە پاشاکانی عوسمانیەکان. ئەم کەلەی کڕی دەستی کرد بە ئیشکردن تیایە. لەو کاتەوە ئەم کەوتە هێنانی نەمام و داری جوان و چاکردنی ئەو ناوچەیە. مەساحەکەی کەلەی کڕی 32 دۆنم ئەرز بوو. 32 دۆنمەکە دابەشی کرد بەسەر بەش بەشە بۆ ئەوەی بتوانێت ئیسیفادە لە هەموو بەشێ بکە. دەستی کرد بە ئەوەڵجار بە نەمامڕوانن لە دەور و پشتی ئاوەکە و لە دەور و پشتی سەرەوە کە پیانەوت جێگەی هەنجیرەکان. هاتە خوارەوە بۆ سەر بەرزاییەکەیە هەر لەوێایە خانوویەکی خۆی تیا کرد. خانووەکە بە شێوەی حرفی ئێڵ بوو، بەردەمەکەی حەدیقە بوو، لە هەر سێ تەرەفەکەی کەشەوە مدەڕەج بوو بۆ سەر ئاوەکە. هەموو مدەڕەجێک مەساحەکەی لە 50 مەتر کەمتر نەبوو. کرابوو بە چیمەن، چیمەنێکی جوان بۆ ئەوەی ببێ بە سەیرانگا بۆ خەڵکی سلێمانی. زۆری حەز ئەکرد کە زۆر جوانی بکە و ببێتە نمونەی جێگەی سەیرانگا بۆ شاری سلێمانی. دوای هەرەسێنانی ئیمارەتی بابان و کۆتایی هاتن بە دەسەڵاتی ئیمارەتی کوردی لەم ناوچەیەدا، ئیدی ناوچەی سلێمانی و دەوروبەری بە تەواوی کەوتە ژێر ڕکێفی دەوڵەتی عوسمانیەوە. هەموو باخوڕەز و شوێنە جوانەکانی ئەم شارە کرا بە مڵکی دەست و پەیوەندەکانی ئەم دەوڵەتە و
بۆیە هەوارگەی سەرچناریش لەم پرۆسەیەدا بەدەر نەبوو. بۆیە لەو کاتەوە درا بە پاشایەکی سەر بە دەوڵەتی عوسمانی و دەستی بەسەر ئەم شوێنەداگرت. دوای کۆچی ئەم پاشایە ئیدی وەک بە شەموڵک دەدرێت بە کچەکەی. لەبەر شوێنی خۆشی و دڵگیری شوێنەکە خەڵکی شارەکەش ڕووی تێکردەوە وردە وردە تر هاتوون تۆزێویستیانە شێوازەکەی بکەن بە شێوازێکی گەشتیاری ئەوەیە کە لە وەختی خۆیان مەسەلا لۆجیان بۆ کردووە بە لۆجیان بۆ جیا کردوتەوە بە درەخت و بە هەندێ درەختی جوان و گوڵ و ئەو شتانە بۆی کە عوایل وشتیوە لە دابنیشێت و هەج عیلێ حڕێتی خۆی وەربگرێت لە کەناری ئاوەکە. طبعا ئەمە باسی ساڵەکانی لە ساڵەکانی سێوە ئەمە سەری هەڵداوە. ئەم سەرچنارە شوێنێ سەیرانگایەک بووە کە لەو کاتا بە دوور حساب کراوە کە دوورە لە سلێمانیەوە، یعنی ئەوەنگە لە ناو شاران نییە. خەڵک بە تایبەتی بۆی هاتۆ بۆ سەیران. مەسەلا پیشەوەرەکانی سلێمانی بڵێن قەسابەکان، دارتاشەکان، ئاسنگەرەکان، کەوش درۆکان، ئەم کاسبانەی ناو شاری سلێمانی هاتوون بۆ سەرچنار جاریوا بۆ 3 ڕۆژ ماونەتەوە لێرانە سەیرانیان کردووە. یعنی ئەمە تاریخە کە وەخت لە کۆنەوانەی خەڵکی سلێمانی ئەم شوێنەی خۆشویستەوە بەرەو هینیاتۆ. یعنی من ئەم سەرچنارە دانم بە قیبلەی شاری سلێمانی. دوایەوەی چەندین ساڵ لەلای ئەو بنەماڵەیە دەمێنێتەوە، دواتر لە ساڵی 1925 بۆ ساڵی 1930 لەلایەن میرزا تۆفیق قەزازەوە کە دانیشتووی شاری سلێمانیە دەیکڕێت بەلیری ڕەشادی ئەو دەمە و تاپۆی دەکات لەسەر خۆی و ئەبێتە موڵکی خۆی. دوای ئەمەش خۆناغێکی تر لە خاوەندارەتی سەرچنار دەستی پێکرد کە ئەویش قۆناغی ئاوەدانکردنەوە و نۆژەنکردن و چاندنی دار و درەخت و بوژانەوەی ئەم شوێنەیە و کردنی بە هەوارگەیەکی جوان و قەشەنگ بۆ بەسەربردنی کاتی خۆشتەیدا. یەکەمین شت کە کردی ماتۆڕێکی ئاوی هێنا لە بەغاکڕی، ماتۆڕێکی ئینگلیزی بوو. ئەم ماتۆڕە بە دوو بەشی شێ کرد، بەشێک ماتۆڕ بوو، بەشێک خەنزیرە بوو. قایشێکی درێژی هەبوو، قایشەکە لێ ئەکرایەوە هەتا ماتۆڕەکەی شێ کرد، بە هەندلیشی شێ کرد، هەتا زەلامەکەی کە لەسەری بوو ناوی حەبیب بوو، ناسراوە بوو بە حەبیبە کەچاو. حەبیب ئیشی پێ کرد، ئەوسا قایشەکەی خستە سەر خەنزیرەکە، ئاوی سەرە خست بە بۆری گەورە، ئەی بردە سەرەوە بەرزاییە کاپیانەوە جێگەی زەیتونەکان. لەوێ حەوزێکی گەورە کرابوو، ئەو حەوزە دابەشی ئەکرد بەسەر هەموو سەرچنارە، بە شێوەی جۆگەی جوان، بە شێوەیەکی ڕێکوپێک دێرایی بۆ کردبوو کە بگا بە هەموو بەشێک لە سەرچنارە. دوای ئەوە کە خانووەکەی تەواو کرد، ماتۆڕێکی کارەبای هێنا بۆ ئەوەی کارەبا بە خانووەکەش و بە خواریشەوە مدەڕەجەکان کە خەڵک بتوانێت بە ئێوارانی شتیای دانیشێ. ئەو